ئەوە چۆنە هاتوون بە فامیلی مەڵ مناڵەکان هێناوێرە والله لەوە گەمانم هیناوە بۆ گەمانت هێناون بەخێر بن سەرچاو خەڵکی کوێن سووریا سووریا بەخێر بن سەرچاو شارێک قامشلو قامشلۆ یان کوردی ڕۆژ ئاوان یاخوا بەخێر بن سەرچاو هەولێرتان پێ چۆنە پێ خۆشە زۆر خۆشە بە تایبەت هاتوون بۆ فامیلی مۆڵ ئەی هیچتان کڕیوە والله ناوەڵا بەس ئەوە مەکەی ئەی باشە دوکانەکان داشکانی زۆر باشیان کردووە لە جلوبەرگا لە ئەکسسوارات دووریمان کردی وەڵا دوێنێ کڕیدان یعنی دوێنێ شەر لە فامیلی مۆڵ بوون دیارە زۆرتان پێ خۆشەوە زووزوویان خۆی بژیارێ باشە بەخێر بێ سەرچاو ئەی خاتون بۆ نایەت ڤیدۆمانەکە خاتون شەرمێتێک قەی چیەکە وەرە باشە بە چ کارێکە و سەرقاڵی شغڵی تۆ چییە؟ هذا من دەریشن گۆیشتکەم نەقلیا شیمال هەربی هەیە بەڵێ لە نەقلیا دیشەکەی سایەقی لەوێ نا مدیرم مدیری دێ زۆر چاکە لە شستاق بەکارەکەتان قورس نییە؟ بەخۆی باشە قورس هەرێ وەڵا قورسە بەڵام خۆشە خۆشە کار هەر هەبێ خۆشە قورس بێ ئاسان بە مویم کارت هەبێ زۆر چاکە لەگەڵ پرسیار و وەڵامە چۆنن سوال و جواب باشە کا پرسیار باشی باشە پرسیارەکەمان بۆ بەڕێزت تافگەی گەلی عەلیبەگ دەکەوێتە سنووری کام شار؟ سلێمانی؟ نا بیگۆڕا وەڵامێکی ترم پێ بڵێ تافگەی گەلی عەلیبەگ چی بۆ گەلی عەلیبەگ؟ دەزانی تافگەیەکی زۆر جوانە لای خەلیفانەوەنە؟ بەڵێ دەکەوێتە سنووری کام شار؟ شاری هەولێر شاری هەولێر؟ دەستخۆش ڕاستە وەڵامەکەت بوویتە خاوەن خەڵات خەڵاتێکمان پێبەن ئەوە خەڵاتی ئێمەیە بەڵام خەڵاتەکەمان بۆ خاتون گیانە هەرچەند نەهات قسەشمان بۆ بکە بەس قەی ناکە مایکە سوورەکە دڵی فراوانە هیوادارم سوودی لێ ببینن شتێکی خۆشمان بۆ باز ناکەی وەچی چێ بەسەرهاتێکی خۆش نوکتەیەک بەنگتان خۆش نیە گۆرانێکمان بۆ بڵێن نازانم وەڵڵا حەز لێ نییە گوێ لە گۆرانی شت ناگری بابا بەس دەنگم خۆش نیە گوێ لە کێ دەگری بەخۆی زۆر سعید گاباری باشە دەستە خۆش بێت سپاس بۆ بەشداریتان زۆر خۆشحاڵ بووم بەخێر بن بۆ هەولێر و بۆ فامیلی سپاس دەکەم کاتی خۆش خوار لەگەڵ